بله معامله بغدای دگل حریما کردستانی راستر جی بلکی معامله خراب بغدای دگل حریما کردستانی اندام پارلمانتوی عراقی شیروان دو بردانی لاستودیا کردستان 24 میوانی منه بخیراتی که شیروان زور سپاس که شیروان نهال جاده کردستانی اف مجارا سرکه هر کس دپرسی یعنی نها اف بريار وزارة دارية يا تيف سامية ينجي حكومة عراقي بقشتية يا إدارة يا دولتية نا سپاس بالتأكيد توا برياري سركردي شيعية سروك أنجمن يعني بشكل لو بريارة ناتوانت طيف سامي أو بريارة قرنقة بدات لو كانت حساسة كبغداد وضعي شيء زور خرابة هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم یەک لە هاوبەشەکانی هەرێ سەرەکی و گەرنگ لەگەڵ بەغدایە لە دوای ڕزگارکردنی عێراق 2003 ڕۆکە هەر کوردستان حکوومەتی کوردستان و پارتی دموکرات کوردستان کە یەک لەوانەی ئەو بناغێ ئەو حکوومەتیان دانایە لە هەموو حکوومەت شریشی ڕئیسی بینە ناو بەغدا لەگەڵ ئەو حکوومەتی محەممەد شیع سوودانی بەس بەداخەوە هەر ماوەیەک بەغدا سەرکردەی شیعە هەندێک لە ینی سیاسی کوردیش دەستیان لەگەڵ تێدا هەیە وڵاتی دەوروبەر دەستیان ناوی هەیە ئەمانجیان ئەوەی بخۆی ئەمانجی سەرێکی بخۆین پارتی دموکراتی کوردستانە هەر کاتی هەر بژاردننی ئەنجومەنە پەرلەمان کوردستانە پەرلەمانی عێراقا ئەوانەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دوای بریاری دادگای پاریس و دادگای فدرالی ئەوە 2 ساڵە زیاتر شاندی حکوومەتی هەرێم لەگەر چەندین لیجانی سەردان بەغدایان کردیە کە گەشتن ئەو قۆناغا مانگی 2025 زیاتر لە هەفتەک بەڕێز دکتۆر فواد حسێن سەرپەرشتی هەردوو وەزارەتی دارایی بەغدا و هەرێمی دەکرد لەگەر شاندی حکوومەتی هەرێم کە گەشتە کۆتایی واژووکردنی لیستی موچەی فەرمانبەران بۆ ساڵی 2025 وەبوو کەک شێروانیانی حتا داویە ساڵا 2025 گوت پرسگرێک موچەدە دێ نەبەم موچەدەی بێڕێکردن لێ هەر مانگ پرسگرێکتین دروستکردن ئەم مانگەشی تەیف سامی پشتی سەردانە جنابی سەرۆک وەزیر بۆ ئەمریکای پشتی دوورێکەفتنێک و هاتی ئیمزەکردن دیارەوە کە بەرتەکەکێشی دبێژەک و ئەم موچە بزێتە ڕێناک یعنی چ قیمەتا ڕێکەفتنات ئەوان یعنی حتا پێکینانی حکوومەت دوای کە پێشی پێکینانی حکوومەتەوە چەندین حکوومەتە ئەوە حکوومەتی پێنجەیە ڕێکەوتن دەکرێت واژوو لای بەتابەت لای سەرکردەی شیعە لە بەرامبەری جرامی سەرۆک مەسعود بارزانی واژوو دەکەن کە دوانی حکوومەت کە پێک دێ دوای لێرەکانە چەندین ئەو ڕێکەوتنی کرایە ئەو خەڵانی کە دێدای بەرژەوەندی کوردە و هەرێمی کوردستانە جێبەجێ ناکەن ئەو ماوەی کە کورد و هەرێمیان مەشغوڵ کردی بەس بە موچە شایستە دارایی ئەوەی کە لە دستور هاتیە یان لە بودجە هاتیە هەرێمی کوردستان لێ مەحرومە ئەمە ئەندام پەرلەمان و بە حکوومەتی هەرێم و بە نوێنەری کورد لە بەغدا دەگەل جەنابتان ڕاگەاندون و پێیان نێر و شەو ڕۆژ ئیش و کارمان بیتە پەڵە واژووکریا شان گەشت شان گەڕاوە لیست غەڵەت تێدایە لیست زیادە لیست کەمە یعنی نووسراوی فەرمیمان هەیە لە وەزارەتی دارایی و لە حکوومەتمان هەیە کوردستان قەرەبوونی وەرنەگرتیە لە نظامی پێشتر حتا ئەوەکە بەس کوردستان وەرنەگرتووە مادەی 140 جێبەجێ نەکرایە نە قانونی نەوتغا جێبەجێ دەکەن نە مادەی 140 جێبەجێ دەکەن نە ناوچەکانی کوردستانی هیچ ئەوەی بەرژەوەندی کوردە جێبەجێ ناکەن لە بەرامبەر بەلێ ئەمەش هەندێک یعنی دەبێت تەحملی مەسئولیات بکەین ئەمە پێشی ئێمە دەبای لە ڕۆژی یەکەم ئەمە هەلوێستن هەبایە زەقتمان بکردایە لەسەر بەغدا قەوڵمان نکردگە بەغدا بگەین ئەو قۆناغ ئەوڕۆکە کە منەتێک لەسەرمان بکە لەسەر موچەی دستوریە مرۆڤیە یاساییە یعنی ئەمە کورد 100 ساڵ زیاترە لە شەڕەش و لە قوربان و لە ئەمفال و لە حەلەبچە و لە شەهید و لە هەموو بۆ بێن ئافرەتێک منەت لەسەرمان بکات
واژوو دەکات یان واژوو ناکات. کەکێ شێروان جەنابێ سەرۆک بەرزانی یعنی دوو خەڵێن گەلێکی گرنگ و ئانیزمە یەکیش وان خاڵان ئەو بوو جەنابێ سەرۆک دیار کرد و عێراق دەبێ ئەشکەرە بکە باوەریاوی بە فێدرالیزمێ هەیە یان نینە گەر باوەریاوی فێدرالیزمێ نینە بلا ئەشکەرە بێژی باوەریا من بە فێدرالیزمێ نەمایە خاڵێک دن و ئەو قەس ئەو تشتێک و جەنابێ تەکەرەم کردی پشتی ئەو قەس شۆڕێژ پشتی کون هەرێما کوردستانی ناوەندا شۆڕەشا لە هەمبەری ڕژیما بەعەس بوو یعنی نوها هەولێر بچی دەستێ خۆل بەر بەغدایی هەر vekê باوەریاوە گەر بە فێدرالیزمی نەبێ بلا ئەشکەرە بێژین فەرموو کەک شێروان بەغدا مرکزیت بەردەوامە عقلەتی مرکزیت و شۆفینی بەردەوامە دستور چەندین برگەی دستور هاتیە کە سیستەمی فدرالی و مافەکانی هەرێمی کوردستان تێدا هەیە زیاتر لە 50 مادەی دستوری حکومەت هەرگی بەجێ ناکات ئەو مادەکانی کە لە دستور هەیە بەرژەوەندی کووردە ئەوە ئاعترافی ناکات ئەمە چەندین بریاری دادگای فدرالی دژی هەرێمی کوردستان فەورەن جێبەجێ دەکرێت دادگای فدرالی کە بریارێک بۆ بەرژەوەندی هەرێم یان کووردە حکومەت جێبەجێ ناکات دەڵێن وەڵڵاهی بریارەکەیان هین دادگا زۆر ڕۆن نییە بەومان ڕۆم بکاتەوە باشە بۆ دادگای فدرالی دژی کووردە و هەرێمە و یا پەرلەمان کوردستان و پێشتر ڕۆم بوو جێبەجێتان کرد خلال سەعات بۆ دادگای فدرالی دەلێت دەبیت موچە خۆرانی هەرێمی کوردستان لە هەردوو سەرۆک وەزیرانی هەرێم و حکومەتی بەغدا دەبیت نەبتە کێشەیەکی سیاسی دەبێت مانگانە لە هەندێک خاڵی دانای ئەو خاڵەکانیش حکومەتی هەرێم هەموو جێبەجێ کردیە لەگەل دەکان مەسەلەی بابەتی تەوتینە و لیستە و فلان هەمواتیە ئەمە کە لە بەغدا بووین دونێکی گەڕاینەوە پێشی 3 ڕۆژە لیستی موچە گەشتە بەغدا بە 1 ڕۆژ وردبینی کرا تاو کرا ڕۆژی پێنجشەممە کە دونیەکە کۆتایی دابشکردی موچەی فەرمانبەرانی عێراق کە هەفتەی دابێت دەست بە دابشکردنی یان متەمیلکردنی حسابی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان شۆک بووین یعنی کە بە 1 لەحزە دیتمان وەڵڵاهی سامی لیست دەرکردیە جەنابەت و دنیا هەموو دەزانیت بودجە ساڵانەیە 2023 کۆتایی پێهات 2024 کۆتایی پێهات ئەمە ئەو ڕۆکە ئەگە حتى بێنە سەر ئینفاقی فعلی کە لە بریگە 11 هاتیە لە بۆ هەرێمی کوردستان دەبێت دوای ساڵ مانگی 12 حکومەتی هەرێم ئەمە خشتە بۆمان نهاتی ئەمە نزانین ئەو ساڵە 2025 حکومەت ئەساساً بودجەی چەندە بام بزانین پشکی هەرێم لە ئینفاق الفعلی 13 تریلیۆن یان 15 تریلیۆنە 2024 لە 211 تریلیۆن 156 تریلیۆن عێراق خەرجی کردبوو پشکی هەرێم کریا 10 تریلیۆن 26 میلیارد وتمان ئامنە بالله تەواوە مادام ئەو پشکی هەرێمی کوردستانە بەس ئەمە 3 بودجەی دیکە هەرێمی کوردستان لی غەدر زوڵمە سەر هەرێمی کوردستان هەیە بودجەی تەشغیلی پەڕەپێدان زۆر گرنگە بۆ پارێزگەکان و قەزا و ناحیە بۆ پرۆژەکانی کە خزمەت لە بۆ هاوڵاتیە ئەوە لە 2013 بڕایە لەسەر کوردستان بودجەی سیانە بودجەی بەرهینانە ئەو پرۆژەکانی استراتیژی هەل لە نەخۆشخانە هەل لە پرۆژەکانی گەورە ئەوە هەموو هەرێمی کوردستان لە 2013 حتا ئەوڕەکە بەغدا بڕیتی باشە ئەم ئەوڕەکە ڕازینە بەس بە موچەی فەرمانبەران ئەو موچەش بیە منەت ڕۆژانە و مانگان ئەمە داوا هێوی ڕەجارەی بکەین دەبیت ئەو نەقلە هەلوێسیشی ئەس دێمە ور کەکێ شێروان یانێ دیارە و بەغدا باوەری نە بە هەفسەنگی نە بە هەف بەشی نە بە لە هەڤهاتن هەیە و نهاک و گەهشتیە وێ ئاستێ و وەزارەتا دارایی دبێژێ هەر ئەز موچە ڕێ ناکەم حتا داویا ساڵا 2025 سەکنا هەرێما کوردستان هەلوێستا هەرێما کوردستان دەوێت چ بە واللهی هەلوێست ئەمە چاوڕێ جەناب سەرۆک مەسعود بارزانینە یعنی ڕاستی یعنی دەبیت ئەو یعنی لەو زیاتر نییە کۆتایی بەو یعنی ئەو مەلەفە لەگەڵ بەغدا بینیت یعنی ئەمەش خەڵک زۆرمان دیە بازارمان دیە بازرگانی نەماوە یعنی یەک میسالی بەسیط لەسەر قوتابخانەی کە ئەمە پشکی هەرێم دەبڕن بەغدا
ئەوە 2 ساڵە زیاترە 2000 قوتابخانە سەر ئاستی عێراق پێ دەڵێن ڕێکەوتنی سینی هەرێم بەبێ پشکە ڕێکەوتن کرا کە 150 قوتابخانە سەر ئاست هەرێمی کوردستان پشکی هەرێمە و تەوامان کرد کازمی کاتی خۆی ڕەفزی کردەوە ئەو نەخلە سوودان ڕەفزی کردەوە ئەوەی لە بودجە هاتیە یان ئەوەی دەنگمان لە سەریدایە وەکو یاسا کە بەرژەوەندی و پشکی هەرێمی کوردستانە وەزارەتی دارایی یا وەزارەتی کە جێبەجێ ناکەن ئەمە بەردەوام بگوتمان با کێشەکان زیاتر نەبیت با موچەی فەرمانبەران بۆمان زۆر گرنگە ئەوڕۆکە ناوچەکانی کوردستانی بەرکە مادەی 140 پرۆژەی یاسای نەوتوغازە بەس بەداخەوە چەندین ئەمە لەگەڵ بەغدا درێژە دەدەین بزۆر ئەو پیان وەکو برا وەکو ئەمەکانە کە خوان یەک لە بەشێک لە عێراق زانین بەس بەداخەو گەشتە ئەوڕۆکە کە ئەوڕۆکە لە ئافرەتێک یان کەسێک لە بەغدا دەڵێن یەڵە ڕۆح ماعەتکم شی هێشتا وەکی فراکسیۆنین کوردستانی فراکسیۆنین کوردستانی یەک هەلوێستی یەک دیارکردن سبەژی ساعت 11 لە پۆلیت بیرویال مەکتەبە سیاسیە پارتیا دموکراتە کوردستانی پیرما کۆمبوونە ئالیین سیاسی کوردی دەبە یعنی گرنگیا یەک هەلوێستیە یەک دەنگیە یا کوردی لە هەمبەر وێ نەحەقیە بۆ بەغدا دەکەین چقاس گرنگە گۆرە دیتنات بەداخەوە هەلوێستەکە زۆر گرنگ زۆر تاخیر بوو یعنی لە بەرامبەری بەغدا یەک کێشەکانی ئەمە لە بەغدا و بێهێزیمان لە بەغدا بێدەنگی لە بەغدا ئەو هەلوێستێک کە نیتمان لە بەغدا کە وەکو کوردستانی ئەگەر من ئەو ڕۆکە ئەو دو ڕۆژە چاودێری دەکەین لەسەر کەناڵەکانی هەیە وا دەبین هەر نفسی ئەوانەی ئەو ڕۆکەکە دەبین کە لە بۆ ئەو هەلوێستێک کە داوا دەکەن هێشتا ئەوان پارێزەری بەغدان و وەزارەتی داراییە حتا ئەو ڕۆکە هەندێک لایەنی سیاسی کورد و دیفاع لە بەغدا دەکەن نە لە مووقفی حکوومەتی هەرێم دەکەن یان لە مافەکانی یان شاسەداری کوردستان دەکەن ئەمە بەداخەوە ئەو ناکۆکیە ئەو بێهەلوێستی کە هەیتمان لە بەرامبەر بەغدا ئەمە کورد پێکەوە هەم گەشمان ئەو قۆناغا ئەم وای دەبینم هەر پارتی سەرۆک مەسعود بارزانی خوددان ئەو هەڵوێستەیە دەبێت ئەو بریارە لای ئەمە بێتەوە لەبەر ئەوان بەردەوام بۆ شکستەی پارتی یان بۆ ئەو بەرژەوەندی کووردە کە لە بەغدا هەیە کە داوا دەکەین لە حکوومەتی بەغدا کە زۆرینەی کێشەکان هێتمان ماڵ نییە کێشێنەوەی دیاکەم کورتی نەبیت ئەمە نالێن حکوومەتی هەرێمی کوردستان 100% هەمووی تەواوە لێرەکانە بەتاکید حکوومەتی کە ئیش دەکات هەندێک کەم کورتی هەیە لیجانەکان هەیە غەڵەتیە لێرەکان بەس ئەوە نییە ئەوی ڕۆژانەکان وا دەبین هەندێک ئەندام پەرلەمان خودی مالا خۆ دەرکرد بەتاکید ئەمە ئەوانە کە دەبینین بەداخەوە لە بەغدای لەسەر کەناڵەکانی عەرەبی لێرەکانە ئەوان زیاتر هێرش دەکەنە سەر هەرێم و سەر حکوومەت هێرم و سەر مافەکانی خۆمان ئەمە چەندی جار داوای لە برادرانی خۆمان کردیە کا مافەکانی حەلەبچە کا مافەکانی ئەمفال کا مافەکانی ئەوانی گوندەکانی وێران کردی حتا ڕەکەمە یەک دیار نەگرتی ئەمە بەحسی نووسراوی فەرمی دەکەن لە وەزارەتی دارایی کە هەرێمی کوردستان ئەو ناوچەکانی وێران بیە هیچ قەربووەوە نەگرتیە ئەتوو ئەندام پەرلەمان حەلەبچەی ئەتوو سلێمانی ئەتوو ئەمفال ئەتوو بۆ داوا ناکەن مافەکانی خۆ بۆ هێرجەکە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کێشەی هەرەیە گەورە ئەمە کورد ناوخۆیە ئەمە یعنی تەمان نادەکەم بەیانی ئەو کۆبوونەوەی لە پیرمام کە هەموو بەشدار بوون لەگەڵ جناب سەرۆک مەسعود بارزانی یەک هەلوێز بوون لەبەر گەشتمانە یعنی قۆناغشی کۆتایی دەگەڵ بەغدا یا دەبیت موچە خۆرانی هەرێمی کوردستان یەک لا بیتەوە لە ڕۆژ یەکشەم لە دوو بەیانیەوە مانگانە ڕاستەخۆ وەکو موچە خۆرانی عێراق یا دەبیت ئەمە هەلوێستێکمان کۆتایی دەگەڵ بەغدا هەبیت ناکرێ ئەمە ڕۆژانە هێوی و ڕەجا بکەین هێشتا شایستەی دارایی دیکان هیچمان نەگرتیە ئەوە بەس موچەیە بەو شکلە معامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن گەلێک سپاس بۆتە کە شێروان و بەرزانی ئەندامی پەرلەمانتیە عێراق